دەمەش تەماشەوانی گەلێکی ژاجارتم بۆ بەرنامەی گەلی بخێر بێن بێگومان ئۆپراسیۆنین فەرماندەی ئۆپراسیۆنین دیجلەیەکی ژوان بابەتین گەرمین ڕۆژەڤە هەم هەرێما کوردستانی و هەم عێراقیە و یەکی شوان پرزگیرەکانە و شوان پەرسانە و سەرکردایەتی سیاسی هەرێما کوردستانê بە هەموو ئالیان ve بە ئالیên فەرمانڕاوە بە حکوومەت بە پارلەمان بە سەرۆکاتی هەرێم بە ئالیên ئۆپۆزیسیۆنê هەبوونە vê فەرماندەیە ئۆپراسیۆنان لە دەڤەرên ku nakokî li ser heye red dikin. Di nav jî de li çepemeniyê bêguman tiştên taze têne pêşçav ciwana jî rojname awê ne belav dike ku li hember dûrîskirina fermandeya operasyonên dîce li jariyê Nûrî Malikiyê serêkwezîran ve serkirdayetiya Yekîtiyê Partiyê di hewildan bû dûrîskirina operasyonên Hemrî. Ev rojname bêguman ji jêderekê belav dike ku serkirdayetiya Partî û Yekîtiyê de mêmeheke min jolî pêkenîna operasyonên Hemrînin bi mebesta rêpirêbûna fermandeya operasyonên Dîcle. Di heman dem jî de بۆ هەمان ڕۆژنامەژێک جەباریەوەرە ئەمیداری گشتی وەزارەتە پێشمەرگەوەیەکی ڕەت دکە و تونیەتێکەوەها لە جەم ئالیین کوردان هەبێ ji بۆ پێکەنینا فەرماندەی ئۆپراسیۆنên حەمرین لە هەمبەر ئۆپراسیۆنی دیجرە هەروەها لیوا جەمال تاهیر jî rêveberê polîsên Kerkûkê yekî ji ber pirsên emniyên Kerkûkê jî beriya çandekê di peywendiyekê de boyên artê gotî em haydarî vê nûçeyînîne û em heta niha jî haydarîne ku tiştekî wisa di rojevê de hebe. Belê berêzan Kurd û egerekanî pêkenanî hêzek bû ڕۆبەرۆبوونەوەی hêzekانî Dîcle ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕۆی بەردامەیەوە بەردەمەیەکی خەڵکە پێکێنانی ئۆپراسیۆنەکانی دیجلە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە بێگومانێکی لەو پرسە گەرمانی ڕۆژەڤی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکەم پرسی شەوەک و چاودێرەکان ئەڵێن کە لە ئێستای عێراقدا لە دوای پرۆسە سیاسی لە عێراق تا ئێستا نەڕین و بۆچوون و بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بە چاودێرەکانەوە یەک خستە بێ وەکو بینیتان سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی پارلەمان سەرۆکاتی حکوومەت هەروەها لایەنەکانی هەرێمی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە باوانی تریشەوە پێکێنانی ئەم فەرماندەیە ڕەت کردوتەوە ئێستاش دەنگۆی بەڵاوبووتەوە لە ناو چاپەمەنیە بە تایبەتی ڕۆژنامەی ئاوێنە بەڵاوی کردوتەوە کە کورد لە بەرامبەر دروستکردنی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە لەلایەن نوری مالیکەوە یەکێتی پارتی لە هەوڵدان بۆ دروستکردنی ئۆپراسیۆنەکانی حەمرین بێگومان ئەمە شار لەلایەن بەرپرسەمنیەکان پێش بێمە بەرنامەکە پێش کاتێکی کەم لیوا جەمال تاهیر بەڕێوەبەری پۆلیسی کەرکوو ڕایگەیاند کە ئەوان بە هیچ شێوەیەکی ئاگاداریان مازانینە دروستکردنی ئەم فەرماندەیە بەرحاڵە لە ئێستادا بێگومان هەڵویستی ئەم فەرماندەیە هێدی دیارە بێ لەوەی کە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە ڕایگەیاند بکەوانەوەیکەن کە کورد بە کارت بچێتە کەرکووک هەروەها باس لەوە شەکەن کە پێویستە هەموو بەڕێوەبەراتی ئەمنیەکانی ئەو باژارە ئەو شارە لە ژێر دەسەڵاتی ئەواندا بێ یەکەم پەیوەندیژێک مستەفا لە دۆکێ بەڵێ کای مستەفا سەرچاوە باشی برا زۆر سوپاس کەرم کە برا نسبەت تەوەرێتە ئەو فەرماندە دیجلە مالکی دبێتن وەکی سەدام حسێنی خوازال کە سەر عێراقی خڕێ و دبێتن عن دیکتاتۆریەتی بنتەوە و عەبدوڵای میرزەیدیشی هەر بەعسی بوو و ئەمثالەدا مشارکە کردبوو هەر خوێنا کورداشتا دەستویدا ئەم هیچ شێوەیەکی ئەم قەبیل ناکەن فەرماندا دیجلە بێتە ئەویدیکردنی لە بێتە لەخۆکردن و ئەویدیا سەرۆکیشی ئەویدیا هەلویستەوی هەرێ ڕۆنا و چجام هەلویستەوی درستە هەلویستەوی پێشتر ئەم قەبیل ناکەن و ئەم وای پارتی دیموکراتی کوردستان ئەم پێش شێوەیەکی قەبیل ناکەن بەس هەکە ئەولی بۆ vê فەرماندا دیجلە بەڵێ کاکێ مستەفا تۆ وەکو تو بێژیان وەکو پارتی وەکو بەرپرسێکی پارتیان وەکو لایەنگەرێکی پارتی تۆ بەڵێ وەکی دەسوزێکی پارتی تەمام يعني هكا هنجاكو وقت مضمانه مالكي هاد باورگرتن لكاف تشتانات كلا كمان دلال هنجا خدا بالجر سرو كاف تشتا فرمان دا ديجلا نتواتا درست كرن بس شني پشما بشني ده مضمانه وشني ده خدا بالجر تقول شو نه مالكي نه هويديا شو وعدا بجناي شني مان دلال ده ام ده مضمانه شني شواري بوچي شو ما هنجا 147 امضا قبيل كربان دا لا دينو وكي ابراهيم جعفري بەڵێ کای مستەفا سپاس بۆ سەرنجاتە سێوە لە کەرکووکەوە فەرموو ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لێکم بەڕاستی بەرنمەیەکی باشە لە زی خۆیەتی بەڵێ فەرموو من دەربارەی ئەو پرۆسەی دیجلا قساکەم کە پێشتر مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم کە کۆمەڵێ قسەی کرد هیچ کەسێ پشتگیری لێی نەکرد کە بۆ لابردنی مالیکی بەڕێز مامدەلال خۆی لە شتەکە کێشایەوە ئێستاکە پێم باشە هەمویان ئێستەش بگەڕێنەوە پشتگیری سەرۆکی حکومەت بکەن
سەرۆکی هەرێم بکەن بۆ ئەوەی کە وەزعەکە بە باشییا بڕۆ بەس هیچ کەسێک سەپڵە بە یەک دەست لێ نادرێ زۆر کەسێ پەیوەندیتان پێوەکە ئەڵێن کە گوایە سەرۆکی حکوومەتی هیچ ناکە و بێدڵنیا یعنی من جۆم لە سەگانی سەرۆک بوو لە کەناڵەکەی بەڕێستانەوە زۆر قسەی چاکی کردووە و دژی ئەو دیجلا من زۆر سەرۆکی هەرێم نەبێ کورد هەمووی فرۆشراوە من لەو ڕۆژەوەی من وەکو کچێکی کەرکووکی قساکەم لەو ڕۆژەوەی کە مامجەلال زگیری لە قسەکانی بەڕێز مەسعود بەردانی نەکرد من وەک شەهیدێکی هێکێتی بڕوام کرد لەو ڕۆژە و فرۆشرام بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ڕووناکی لە کەس نەزانەوە بەڵێ مرحبا سەرچاوم باشی بەڕێزم زۆر سپاس من وەکو ئافرەتێک لە کوردستان بەڵێ وەکو هینی ئۆپۆزیسیۆنی دیجلا ئێمە بەرەنگاری هەموو ئەو شتانە ئەکەینەوانێ بەڵام داوامان ئەوەیە لە میلەتی کورد لە هەموو سەرکردەکە بەڵێ ئەوەیە کرد کە پشتگیری بکرێت بەڵام هیچ حیزبولایەنێک پشتگیری داواکاریەکەی جەنابی سەرۆکی نەکرد بەڵام ئەمڕۆ ڕاستیەکانیان بۆ دەرکەوت کە جەنابی سەرۆک هەر شتێکی گوت وەکو نەخشی بەردوایە بەڵام زۆر بەداخەوە کە تا ئەمڕۆ بڕوایان کرد بەڵام من لێرەوە ئەڵێم هەر کاتێ سەرۆک کە هەر وتەیەکی وتی حق میلەتەکە بەدوای وتەکەی جەنابی سەرۆک ڕووناک خان ئەوەی تواڵی ئەوە ئێمە باسی پرسێکی ئێستای ڕۆژەفەکەین ئێستا ئەم باسا هاتووتە پێشەوە مولایەنەکان هاوڕانە لەسەرەوە ئێمە باسیێرەکە نەکێ لە پێشتەرەکەی چیوەتە چی نەوتووە ببۆرایکە پرسیاری مجاب دەیتەوە خاکەکەی خۆیان بن بارحال سوپاس بۆ سەرنجی تۆ بەڵێ بەرەزان پێمان باشە لە ئێستا واقعی ئێستادا پێکێنانی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە مەترسیەکانی تا چەند جددینە هەوڵەکانی سەرکرداتی سیاسی هەرێمی کوردستان تا چەند جددینە سەرۆکی هەرێمی کوردستان دوێنێ ڕایگەیاند کە مەترسی ئەو پێکێنانی ئەو ئۆپەراسیۆنە کە ئێستا لەسەر ئاردی واقع جموجۆڵەکە و نەشاتاتی خۆی هەیە تا چەند گرنگە ئەلتەرناتیڤی کورد چی بێ بۆ ئەوەی کە بتوانن ئەگوەکو خۆیان ناڵێن مەترسیە و هێزە بڕاوێنەوە دڵخواست لە زاخۆ دڵخواست لە دهۆی کەس بوارم دەم باش کەکەکار باشتر بوو دەست خۆش بووتە بۆ ڤیت هەوارێ زۆرە گرنگ ڕاستی دەس دڵخواست لە دهۆکێ تەلەفۆنت کەم وەکو وڵاوێک وەکو گەنجە کە ڕاستە هەر کەسێکیش لە ئەنگلیکە لێ ئەس دەستێکت بێژم داخوازە من هیڤیت کەم بخاطرە خودێ بخاطرە خوینا شەهیدا بخاطرە وی ملەتی ئەو دەردەسەریەت مەدیتین ئەو نەخۆشیەت مەدیتین هەمیتش بلابەس بیتن هەمیتش بلابەس بیتن بێژن ئەوە فلان لایەنە بێژن وڵا فلان کەسی کرد فلان کەسی نەکرد ئەبریکە پتر هەر دەمەکەم پێدویەک ڕێزیێنە ئەم پێدوی گرتنینە ئەم پێدوی ئێک دەستێنە یعنی زۆر جارە دەبێژن گلەی هات بنەکردن سەر مەسەلەت سیاسی سەر مەسەلەت وەکی بێژن ئەحزاب و یان هەر کێشەکە هەبیتن ئەبریکەم پێدوی ئێگرتنە داخوازت کەم هەمی دەستگایت ڕاگەهاندنێت ئێک دەست ئێک دل ئێک کارکەن بۆ هەندێ ئەبریکە ڕاستاکی بێژن هەنی ئادیت دەستێکی وەکو حکومەت عێراقت خودێ وەکی بێژن مار هەر مارە چه مال راج بی چیز بیتن واسه که دیشن گاور دری با خودی در به خدا نیتن اولی فراستی تایباتی عرب بیتن اولی بود چنان من همی یعنی اگر دلی با خوبین فراستی مدید هدیه داتا دامزراندن لشکر فراکیره خانقین فراکیره شنگاره پشت اینکه فرماندار دیجله اولی همی هاتن یه همی تشتاد کرد بهنده دست خود داین تا سر کرد که لام امریکا پیتویه پارتی ایکتی ایگیرتو گوران همی حزب بلند سیاسی تایبت هین و قراگاند راست رولا که جان بینن لیپی ازیلت دزگاه دیجه همی چاو لیکودت کن بهنده امریکا و زیر داخازت کن یعنی اگر پیتوی که راستی ام خوب پیشاندانت میلیونی کن ام باشترین بسط بین دشمنت خوب پیشاندانت همینانه که ام دوست دشمنت خود گیر کن که ملت آشتی خوازت حش آشتیه که بله که درخواست سپاس بسر انجاتا جی عزیز لشم شمالا وقای که عزیز فرمو دم باش كاكا سرچاوم باشتر كاكا جان عرب شيء على الحذر قبل القدر هموش حذري بكري باشا وتاري همو فردي كرد حقي جوان وبيروزا بو ام خاكون اجتماعنا بس براسي جيش العراق ايما تمن معنى او جيشانية كبتواني يستاهيرش بكاو بابلا مسلم تادا سر كردستانا بالي هركات ايوان دا سامبرا ايما افعالا كانوا ايما ابادا كانوا خوي بوني رئيس وزراء العراق نوري مالكي كا بابلا قائد جيش داخلي كل وزير ناوخو اوانا اما بمعنى ديكتاتورة شي صرف
بەڵێ کورد دەبێ حەزەری لێ بکە بە جێشی عێراق ئەم کاتە ئەو جێشە نێبتوانێت هجوم بکات سەر کوردستانە. دوش موضوعی شەرقی ئەوسەط و مشکلی شەرقی ئەوسەطیش پێم وایە بەڵێ کاکازی وەکو تۆڵێ کە ئێستا هێزی عێراق و هێزانیە کە هجومێتە سەر هەرێمی کوردستانە پێت وایە هێزە لەخۆ ئامادەکردندا بێ بە تایبەتی ئێستا باسەوەی کرێت کە باری دەیان ملیار دلار چەک و تەقەمەنی کڕویە. ئەی سەرکردایەتی کوردستان چی بکە لەبەرەوە تەجروبەی پێشوەختیش هەیە لەگەر یەک بە دوای نیزامەکانی حکومڕانی لە بەغدا. قوربان ئەمانە لە ساڵی 1920 تا ئێستا کە حکوومەت دروست کراوە لە عێراق هەموو کاتێک درۆیان لەگەڵ کووردا کردووە و کوردیان ئەمفال کردووە. بەڵێ کورد بە یەک چەشێک گرەوی خۆی باتەوە ئەگەر نێوماڵی خۆی یەک بکە بە تەئکید براوە ئەبێ بەس بەم شێوە بە تەئکید شتێکی باش نییە. ئێمە کاتێک کە نێوماڵی خۆمان نەکبوو ئەوە زەربەیەکی گەورەیە بۆ جێشی عێراقی. ئەم ڕۆژکە وەختی خۆی ئەمریکا کە بەرنامەی شەرقی ئەوسەطی گەورەی هەبوو ئێستاش ئەمریکا سەحبی کردوێتەوە لەو وەسعە. پێویستە کورد بەخۆیان بچێتەوە و پێویستە کورد لەمە دووە لەسەر مێزی تەفاهم بە عەقد و بە پەیمان یعنی بە خۆشباوەڕی باوەڕ ناکات ئیلا بە پرۆتۆکۆڵی ڕەسمی ئەگەر وانە بێ زەرە دەکەن. قسەکەی سەرچێرەم ڕاستە ئەم جێشەکە بیەوێ ئەگەر بتوانێ ئێتە پێنجێریش الحەذەر قبل القەدەر وەکو بیدایە. سپاس. بەڵێ سپاس. زانا لە شاری سلێمانی کازانە فەرموو. ئەم کاتتان باش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. سپاس. سەبارەت بەم تەوەرەی بەڕێزت من بەڕای من نازانم ئەمانە ئەیانەی ملت خەڵەتێنن خۆڵەکەنە چاومانەوە. کاکە هێزی دیزە پێشەوەی دروستە مالیکی ئەسەن چێ دروستی کرد؟ کورە کاکە مالیکی هەر وجودی نەبوو. ئەم سەرۆکێرەمی ئێمە کە خۆی بە سەرۆکێرە مەزانێ ئەو دروستی کرد مالیکی لە هیچ کونێکەوە دیار نەبوو. مالیکی چی بوو؟ مالیکی هیچ نەبوو. ئەمان کردیان بە مالیکێکی ئێستا ئازە سەرمان. کاکە لە 2023ەوە کە هێزی عێراق هیچی نەبوو. ئێمە چونە کەرکووکەوە هێزی ئێمەی پێشمەرگەی پارتوێکی چوتە کەرکووکەوە شفتی بەفتیان کردو کاکە 50 کردووە چیان کردو لە کەرکووکە تەنها هەوڵی ئەوەیان ناو جیبانی خۆیان پڕکەن. حتا لەم دوایشەکە لە متمانە لە مالیکی بسەرنەوە مختەرەسە دەڵێ ئەوان هێزە کوردەکان داوای نەوتی کەرکووکەکە نەک خاچی کەرکووک داوای داهات و نەوتەکەن. ئێمە تا ئێستا ئەم سەرگەردانەمە یەک بستخاچی کوردستان نەگەڕانەوە. بەس تەنیا دانیشن لە کاتی پێویستە و لە کاتی هەڵبژاردنەوەوانە هێنە سەر و کێشەی بۆ کوردەنێنەوە. کاکە ئەگەر بڕیار بێت هجوم کرد سەر هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی عێراقیەوە سەرۆکی ئەرکانی سوپای عێراق بابەکە زێباریە پارتیە ئەنجومەنی وەزیران خۆی کاکە هەموو جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پارتیە وەزیری خارجی پارتیە وەزیرەکانی کەنی چێتین ئەی کاکە چێن هجومەکە لەسەرمان بۆ خاتی خوا ئێخوانم یان کاتی چێتین. سپاس. بابێ جێگەر لە دۆکێ بابێ جێگەر کەرم کە باشتر دربارەی بابەت از دەستخۆشی لەوەتیام چکی دیف ڕیدۆنت ئەڤریکا پێتریە تشتی تۆ ساخ بێنەکردن و بێنە بیر ئیعانین بۆ خەلکەکی بەڵێ چکی وەکو ئەم بینین دیرۆکە حکومەتت عێراقی یا ئێک دیف ئێک السری حتی بگوه دم درفت خودی درد خوی دانایی کنگی ندانایی دم کود بهیز و بدسالات بله ادویر دا پتویل سر هر سر کرده که کل سر هر تاکه که کل زور تشتارانه ابروکه جلوی بارو دوخ ابروکه حس و کفت بکن چکی اگر ام ابروکه پیچه که خمساریه بکنین صبحی احتمال بارمه دی گلک گرانتر لی تو پشیمانی جیوی گاوه ادبشم چه فایده ناکد یا باش او هیچ تا تشت نهات یا ریدان مروف حسابه که بویی تشتی بکن بله بابی جگر دما ام ابروکه برای خودین پیکینانا عملیات تیکلو چند کریار دیو زمار و خانقین و اوه اگر هندی سنگاه صحابه با احتمال یا هی افشت افریقا نهاد با نریدانو همی دستالات مثلا شرقای و آسایش و پیشمنگی کفتت بند دستالات که سرکرده که و کشید بشن ایج انفالچیانه بله بابی جیگر سپاس بسرنجاتاجی احمد لشم شمالا و کاک احمد فرمو کاک احمد هم قادر باشا کاکم همو کاتێکی فرمو تمام باش حالت زۆر سپاس فەرمو والله کاکەم بەنسبە جێشەی دیجلەوە نمایش بۆ خۆیەکەن ئێمەی کورد ئەگەر خۆمان ڕێکخەین نەک ئەوەی ئیسەچانەکە خۆیان نمایشەکەن فەت ئەوەی تر بێ بار کوردیان بۆ نابرێ هێشتا ئەوەی تر کۆن نەبووە نمایش بۆ خۆیانەکەن
بەڵێ کاک ئەحمەد تۆ ئەوە سەرنجی زۆر ئەوانی پێشتریش بوون باسیرێک خستنی ناوماڵی کورتەکەن ئەی بۆ کورد ناوماڵی خۆڕێک ناخە کورد لە کاتێکا خاکی لە بندەست بووە لە باشووری کوردستان هەر ئەو کاتە شەکۆ ئەیان و چاودێرەکان شۆڕەشی کورتیش لەسەر دوو تەوەر لەسەر دوو بەرەدابش بووە ناکوکی لە بینیان هەبووە حتا شەڕیشە بووە ئێستاش لە سەردە ساڵا لە 91ەوە 96 شەڕی ناوخۆ دەست پێ کردووە ئێستا هێزەکانی کوردی یەک نینە باشە بۆ هێزەکانی کورد یەک نینە لەسەر چه ئەساسێ بەڕای تۆ کاکەم بۆ ئەمەیان خۆمان یە ڕێکە خەی بۆ ئەمە قەزەی حەقی بەسەر 91 و ئەوانەوەنی ئەمەیان قەزەی عارەبە بۆ ئەمەیان یەشی تۆ باسە بین یەشتێ بێ بزانە تۆم بۆ یەکێ دەخوارەوە کورد بەڵێ کاکی ئەحمەد سەری مایشەکە ئەمەکە بەخوا سێنێکە 20 سەڵێتر بندەری نابڕن و کۆتایی دێ دیڵاپێ و لە ئێستاوەی تر کۆن نەبوو عەقڵ نەبوونا زۆر سپاس کاکەم جان بەڵێ سپاس بەڕێزان یەکی جوانتەوەرین گەلێک گرم گەلێک جاران جادا کوردستانی دەبێژێت چاودێر دەبێژن حتا بەرپرسێن ئالیین سیاسیژی دەبێژن کورد ئەگەر یەک گوتار بە ڕەوشە کوردان باشتر دەبوو بێگومال دێر زەمان وەکو کوردیش دەبێژن وەکو مێژووننویسین کوردان شارەزایین شۆڕەشینیەک دلیفی دەکەین کوردان دەبێژن نەبوونا اتفاقێکێ نەبوونا لافهاتنەکێ نەبوونا استراتیجێکی بەشی کوردان لەسەر دەمێ ئیماراتە لەسەر دەمێ هەمی شۆڕەشان کورد تووشی شکستنی هەبوونە بۆ نەهاژی عەرزێ واقعدا لە کوردستانی هەموو هێزین سیاسی چاودێر جادە بەحسێ ئیک نەبوونا کوردان دەکەی گەل و بۆ کورد یەک نینە دەدەمەکێدا تێکگوتن کە ئەگەر یەک بن دێوان ئیمتیازاتین گەلێک باشتر هەبن بوو یەک نینە ئاسوو لە شاری سلێمانیەوە کاک ئاسوو فەرموو کاک ئاسوو کاک ئاسووەکە جەنابتان لەسەر هێلما بێ باش کاکار باشتر سەرچاوم فەرموو زۆر سپاس وەڵا سەرەتا وەڵامێک بۆ سێوەخان و ڕووناخان بەداخەوە یعنی ئێمە خاوەنی ئەقڵەتێکی زۆر دواکەوتوین یعنی ئەم بەڕێزانەی ئێمە حرمەت و ڕێزێکی تایبەتیمان هەیە بۆ جەنابی سەرۆک و هەموو سەرکردەکانی خۆمان بەڵام لە هەمان کاتا تۆ سێرەکەی جاری وایە ئەم بەڕێزانە واقسە ئەکەن ئەگەر بێت و سەرۆکی هەرێم نمێنێت تەواو ئەمە کوردستان هەمووی فەوتاوە کاکە جیانوان نییە ئێمە هەتا خاوەنی ئەقڵەتی سێوەخان و ڕووناخان و ئەمسالەکانی ئەمان بین لەوانەیە ڕۆژ بە ڕۆژروفی ئێمە بەرەوداوە بچێ ئێمە لە پێشەمە چەندین سەرکردەی دیار و بەرچاومان هەبووە لە کوردستانە کە نەژماون و وەفاتیشکردوجا ئایا شەهید بێتن لە پێناوی ئەم خاکەیە هیچ لە یەکێ لە میلەتەکانی ئێمە نەفەوتاوە دوایەوە ئەگەر بێت و جێشتێک لەو بابەتەی کە باسیەکەن بە ناوی حەمرینەوە کە دروست کرێ ئەمە بەڕاستی شتێکی زۆر چاکە بۆ پێشچاوی نەکرد فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە بۆ پێشچاوی مالیکی و هەموو ئەمسالەکانی مالیکی کە ئەوان بیانەوە کاتێک دەست بگرن بەسەر خاکی کوردستان یان ناوچە دابڕاوەکان ئەوە خەونێکی گڵاوە ئەبێ هەتا ماون لەگەڵ خوانەوەی بنێژێرگەڵەوە دوایەوە ئەمڕۆ لە تازەترین هەواڵە من گوێم لێ بوو لە جەنابی مامزایەکە لە کەناڵەکەی بەڕێستانەوە بڵاو کرایوانێ کە ئەگەر بێت و مالیکی بەڕێکەوتنەکانی هەولێر و هەژدە خاڵێکە پابەند نەبێ بەڕاستی من کارەکەم بۆ لابردنی جەنابی مالیکی دیارە مامزەلان ئەمڕۆ خۆی پێگەیەکی دیاری هەیە لە سەر ئاسی ناوچەکە و دەرەوەشە یعنی با ئێمە هەموو ئەمڕۆ ناوماڵی خۆمان ڕێکخینەوانی چونکە هەر شێزێک کە دروستە بێت لە ناوچە جێناکۆکەکان بەڕاستی بۆ دژاتی کورد لە خصوص ئەم فەرماندەی کە ئێستا دروست بۆ لەسەر دەستی مالیکی بۆ ئەوەی ئێمە هیچکە خۆمان نەخەڵەتێنین هەموو یەکدەنگ بین هێزەکانمان یەک بخەین بۆ ڕووبڕونەوەی هەز ئەگەرێکە بەرەو کوردستان ڕووبات و مسپاسانێک بەڵێ سپاس بابێ سیدات لەسەر سنگکە ئەز بوارم بەڵێ چاڵە برەوەشی ئەس باشم سپاس کەرم کە خودێ ما بۆ دوی بەرنامە هەوا بەڵێ واگەر عەرەب بهێن بۆ ئێگیپتنێ نۆین بۆ ئێگیپتنێن بۆ خرێکە دێ مۆ ئێک سلێمانی تێلافۆن کرد گوتی ڕێسەرکان گەش بابەکی زێبۆیە ئەوانە وەزیر خارجی پۆرکی ئەوانە وێگە مۆ ئەو پۆرتی تنێ نۆسیتن نە بۆ ئەڵەمەگە خرەیە مۆ ناخۆشی بۆ ئەڵەمەگە خرەیە مۆ خۆ دیجلە بۆ پۆرتێکیوانە ئێکەدیەکیان گۆڕانەکیوانە ئێگرتوەکییان نە ئەمە ناخۆشی بۆ منە لێکۆ خرەکەیە ئەمەوە یا دیگه کمی نرمال خود کمی یک الویز بینان پارکیان کردیان گورانان کمالان دی اول دیگه همی ناف خود درست کن دوشون بستین که دشمن اگی بگیرن و یا نما ولی بابا سیدات لسر سنکه سپاس بو سرنجاتا جيك تحسين لشاري سليمانية وكاك تحسين فرمو كاك تحسين ديارك كاك تحسين لسر هيل نماوا عمر لشاري سليمانية كاك مار فرمو ام كاتب باش برزم سرچاوم همو كاتيك تقريبا برنامج اوی راسی به من امیشتک بودم برزی من اما با اوشتال بیری خوام نبینوا عرب به همو چی نزیوجکانی و به سنت و به شیعه و به هموش تکانی که تو ای بینید لنا خوان ناکوکن برام بود جهتی قومی کرد همیان یکن بلا من یک دوا کاری
ئەوەیە لە بەڕێز سەرۆکی هەرێم با تەنها لە مەسی سەلاحەدین و پیرمام دانەنیشێت با هەر مانگی بەلایانی کەمەوە هەفتەیە بچێتە شارەکانی تر لە شارەکانی تردا بنیشێ با سەرنجی ئەو خەڵکە بەلای خۆیانە ڕابکێشن بۆی ئێمە بتوانین بە هەموو لایەکمان دەستێن ناو دەستیەک بۆ دژایەتیکردنی ئەو کەسانی کە دژایەتی کوردەکەن من زۆر سپاسانەکەم. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کاکی عومەر. بەێ تەماشەوان نیجار لەسەر هەمان تاوەر بێگومان سەرنجی بوومە لە تۆڕێ کۆمەڵاتی PGNRT هاتنە نۆرەدین محەممەد ئەنووسێ بێجگە لە دەستخۆشی بۆ دروستکردنی هێزێکی وا هیچی ترم نییە. هەروەها خاتۆ ژینیش ئەنووسێ سەرکردەکانمان هیچیان بۆ نەهێشتنەوە تا بڵێن هەر لە 2023 کەرکووکیان فرۆشتووە. هەروەها مەبەست سامانیش ئەنووسێ دەستخۆشی لە مالیکەیەکەم چونکە ئێمە خۆمان عەرەبمان کرد بەشت بەسەرخۆمانەوە لە کاتی سەدەم ئەمانە هیچ دیار نەبوون. هەروەها کیملێش ئەنووسێ من سرود ئەڵێ من سرود لە هەولێرەوە دەستخۆشی لە پێکهێنانی هێزێک بۆ ڕابوورەبوونەوەی ئۆپەراسیۆنەکانی دیجرە دەکەم نابێ سەر بۆ هیچ دکتاتۆرەی شۆر بکەینەوە. شوان لە شاری کەرکووکەوە کای شوان فەرموو. کاتتان باش هەموو کاتێکیت کای شوان فەرموو. دەستخۆشی لێکم بەنسبەت تەوەرەکەیم ئەمڕۆتەوە. سپاس. ئێمە باسی دزلەوەکە باسی دزلەکەم دزلە کییە؟ دزلە ئەوانەیە کە ئەمڕۆ کە سەرکردەیەک خۆمان بە دەنگی خۆمان لەسەر کورسیدامان ناو و بووە بە ئاغای هەموو عێراق. باشە ئێمە لە کەرکووکە خۆ کوردەوەندە زەعیف نییە، خۆ کوردەوەنە بێدەسەڵات نییە لە کەرکووک چی دام و دەستگای حکوومیەتان دەگری هەمووی زۆربەی بەرپرسانی کوردە. باشە ئێمە باسی گەلیکێتی و پارتیش بکەین لە کەرکووکە کاوانە زۆر باڵا دەستن لە کەرکووکە ئەمڕۆ خۆ ڕێکخرا و ناوچە و بەڵێ کایشۆ نەکۆتالی ئەو هێزە کوردیانەی کە زۆر باڵادەستن لە کەرکووکە ئایا ئەو باڵادەستیە لەسەر ئەردی واقع ڕەنگی داوەتەوە ئایا ئەو هێزە لە چه چارچێوەیە کارێک خراوە بۆی زیاتر بتوانن ئەمنیەتی کەرکووی بپارێزن؟ بەڵێ من باشەوە دەکەم کە ئەمڕۆ زۆر دام و دەستگاکانی حکوومەت هەمووی کوردی کا باڵادەستە. ئێمە من باشەوەش دەکەم بۆتان دەڵێم ئێمە ڕێکخراومان هەیە پارتی وەکو پارتی کۆمیتەمان هەیە وەکو یەکێتی هەر ئەندامەکانی خۆیان چی لێکێتی پارتی کەم دەبێتەوە ئەو کە دزلە دروست دەکات تۆ لێرە چەکی بدەرێت هەر بە ئاشکرا چەکی بدەرێت بە بەڵگەنەکار ئەندامی خۆتە پاری دەدەیت موچی دەدەیت چەکی بدەرێت ئایا بزانە چی ڕوو دەدات. باشە با زۆر دوور نەڕێن کە لە ناوچەدا دابراوەکان کەسێک توانی وەکو بەڕێز مەلابەختیار لە خانەقین یەشتی یەک ئارێ لە خانەقین ئادمێنێ هەمووی هەڵمە هاتن و ڕۆشتن هەمویان هەممە هاتن چونە مەقسەی ئەم پسمانەی کە ئەمڕۆ تیرۆری زیاد دەبین. باڵێ کایشوان بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان بۆ لە 2023 کەوا ڕێی زۆر لە چاودێرەکانە بۆ لە 2023 کە فرسێکی زێڕین بۆ کۆرت توانی کەرکووی کۆنتترۆل بکەن ئەیانتوانی ئەو عەرەبە هاوردانە لە کەرکۆیکی دەربکەن و خەڵکی هاوارەکانی کەرکۆ بگەێنەوە بۆ وەکو پێویست ئیش لەسەر ئەوە نەکردووە. وەلیت لە باینجان بەڵێ کایک وەلیت ئێوارە باش سەرچاوم زۆر سپاس بۆ بەرنامەکەت دەستخۆشی لە یەکەم کە بەرنمەیەکە لە کات و ساتی خۆیەتی. بەڵێ سپاس فەرموو. بەڕاستی ئەمڕۆ پێویستە لەسەر یەک بەیەکی ئەندامانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە کە یەک دەست و یەک هەڵوێز بن بە تایبەتی بۆ باشووری کوردستان ئەمڕۆ کە ئۆپراسیۆنەکانی دیجلە دژ بە کورچی کارێکەکات داوا ئەەکەم لە هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکایە یەک هەڵوێز بێ داوا لە سرکردەکانەکەم کە یەک هەڵوێز بن دژ بە ئۆپراسیۆنەکانی دیجلا چونکە ئێمە ئەو ڕۆژانەمان لەبیر ناچێتەوە کە ڕژێمی دیکتاتۆری لە ناوچوو چی کارێکی ئەکرد بەرامبەر بە کورد ئەمڕۆژ ئەو کەسەی کە ئێستا سەرکردەیە لە ئۆپراسیۆنەکانی دیجلایە هەمان ئەو کەسەیە کە دوێنێ و پێرێ لە ڕژێمی لە ناوچووە بووە. بەڵێ جا بۆیە داوا ئەەکەم لە تەواوی هێزە کوردیەکان لە تەواوی ئەندامانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی باشوور کە چۆن ئێستا بڕیاریان داوە کە ئۆپراسیۆنەکانی حەمرین دامەزرێن پێویستە هەر هەمومان بەشدار بین دژ بە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیە لە بەغدا و دژ بە کورد بەکارێنی و بەڵێ کایکۆلی سپاس بۆ سەرنجی تۆش عومەر لە شاری سلێمانە کایک عومەر فەرموو. کایک عومەر بەڵێ گیارە کایک عومەر لەسەر خەتنەماوە بەڵێژان پشتی وێ ناوبەرە لە سەرمان تاوەردەی بەردەوام بین. دووبارە سەڵاف هێژیان
شوان سەرکەوتە نووسێ ئەگەر کورد بەڕاستی گرتە بێنێک فەرماندەی دیجلە بەرکۆ دەتوانێت ڕۆبەڕووی هەموو عێراقیش ببێتەوە. هەروەها هێمن بناوە سوتەی ئەنووسێ بەڕاستی داواکارم هەمومان هەستین ئیترنەیلین سونە و شیعە کۆنتترۆلمان بکەن. پشکۆ ژاژڵەیش ئەنووسێ پێویستە کورد بە هەموو شێوەیەک ڕۆبەڕووی هێزی دیجلە ببێتەوە چونکە تەنها چارەسەر بۆ کێشەی ناوچەدا بڕاوەکان لە بەراوەیە ئەگەر کورد توانەکات ئەو ناوچانە لەدەسەدات. بەڵێ لە کەلارەوە وهاب لە کەلارەوە کایکەوە فەرمۆ. ئەلو بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکی بەڕێستان کاکە گیان دەربارەی هێزی دجلەیەوە قساکەن باشە ئێمە لە بیرمان چوو حەفتەی شوباتمان لەبیر چوو وەڵڵاهی خۆی هەمووی باشە باڵکی کێڕێکی خست هەر مەسعود بەردانینە و باشە ئەمان باسی هێزی دجلەکەن و وەڵڵاهی خەڵک ئەو نەچێرە لیان ئێمە هیواداری بەشکم هێزی دیجلە بێ خۆ ئینشاءڵڵا ئەیتێتیش هاڕێەوە چونکە ئەمە هەمووی اتفاقی خۆیانە خۆیان فرشتیانە باشە ئەمە هەردوویان خۆیان اتفاقیات کردە ئێمە لە بیرمان نەچێ براکەم شوێتریش هەر فرۆشتیان لە ماڵی بەرزانی ئەمە ڕاست نییە ئێمە هێزی دیجلە ئەمە گشتی ڕێکەوتوو خۆیان هەمووی ڕێکەوتوو میڵانی خۆیانە. بەڵێ مەلێک کایکەوە بە بەسەرنجی تۆش محەممەد لە ڕانیە کای محەممەد فەرموو. کای محەممەد ئەم کاتە باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەنامە جوانەکە لێگەم زۆر سپاس بوو بەڕێستان فەرموو. بەڵێ پێم باشە ئەو دیجلە و ئەم سەرۆکانەی عنی هەموو ئەو کەرکووکیشەوە واز لەو ئەوانە بێنن. بەڵێ هەمومان یەکەڵ وێست و یەک دەنگ بین پێکەوە وا بکەین ئەو ئۆپراسیۆنە لابن و بێک دەنگ و بێکەڵ وەستەوە. بەڵێ یەک دەنگ و بێکریزی ماڵی یەک بین و پێکەوە پێک. بەڵێ بەڵێ کای محەممەد سوپاس بسەرنجی تۆش دیار لە جاخۆ کای دیار فەرموو. دەم باش برا باشتر بووتە برا ئەمە سەری چەند هەیوانە سەر چەند ماواکە درێژە ئەمە سەرمان شەشە تەلەفۆن ئەف عالەمەیە گازمداتێت و ئەف عالەمەیە دل نەخۆشی زانت بەرامبەری بێ هێزا دیجلە ئەوادێت ئەفریقای مەحەڵە کەنگی دی سەرمان تەلەڤیزیۆنەمان شەشە تەلەڤیزیۆنە دکین قێری و گازی ئەفریقایشی دەورە بێت خانەقی گرتی نەهێلن سیارەت بار هەلگر داخلی خانەقی بن يعني إن أفسر كده ما يذكر ده انتظاري تشتكن پێشمەرگە بچی ئایا پرسیارەمە شوانە پێشمەرگە بچە پێشمەرگە مانە بۆ ڕۆژەکە ئەڤریکا بلا نابێژێت پێشمەرگە تنێ ئەف عەڵەمە ئەف خەڵکی کوردە کوردستان هەمیل پشتا پێشمەرگەیە انتظاری شتکن هەر ڕۆ ئەمی سەرما شاشە تەلەفۆنە تێز قیرین و هەوار وهر أوش اللي خاطين هذا ديجلا هرب يا برا بيجت انتظاري شتكن بس بسيارة من أبي وزور سباز متابعة بله كاي دياري سباز بسرعة جاتاجي بارزان كاي دياري كي برسياري ورجان بيجومان بيشان روجيك إذا كان أوبراسيوني ديجلا رجري لو سيارة برها الجيرانة كردوها كلا مرزي برويس خانة و كلوبل أجوازنا أبو شاركاني نوارستو جيري العراق أنكو باشور العراق بيجومان لاستجداء احتجاج هي أو شوفيران البرامبر أو هالوستاني إذا كان ديجلا بله سیدات لبردراش بله کای سیدا فرمو ایواره باش سرچاوم باشتر بنسبت هزی دتلها قراتیه بو بله بدا خوات تلفنکی بشرا باوکی آلا لشاری سلیمانیه فرمو بله سلام علیه به دستخوشی برنامه لیکم کار والله جارە من تێبینێکم لە قسەی زۆری هاوڵاتیان قسێکی خۆ زۆر چاکە کاڵێن با ماڵی کورد ڕێک بێ بەڵام حەقا خەڵقانیش پەنجە بخەنە سەر ئەو کەسانەی ئەو لایەنانەی کە ماڵی کورد ڕێک ناخەن ئەوە کێ ماڵی کورد ڕێک ناکە یعنی تۆ دیقەت بەرێ ئێمە لەم چەند ساڵەی ئاخری یا دوای شەڕی ناوخۆی یەکێتی
لە پێناوی بەژەوەندی پارتیایشی کرد بە تەواوی هەموو کوردستان تەسلیمی پارتی و سەرۆکی هەرێم کرد بەڵام سەرۆکی هەرێم هەرچی ئیشی کرد تەنیا ویستی پارتی دیموکرات و حیزبەکەی خۆی و بنەماڵەکەی خۆی سەر بکە یعنی نمونەیەک سەردانێکی ئەمریکای کرد بە سەرۆکی هەرێم ئەو کاتێ نێچیڤان بەرزانی و کوڕەکەی خۆی برد بۆ ئەمریکا بردە کۆشتی سپی پێیانی وتی ئامە عایلەکەی منە و کوردستانی ئەمەی بین بەڕێوە یعنی تۆ سیر کە سەردانی ئەم دوسێ ڕۆژەی بەڕێز نێچیڤان بەرزانی بۆ ئێران تەنیا خۆی و چەند کەسێکی پارتی لەگەڵایە و سەرۆکی حکومەتا بۆ شانتێکی لەگەڵ وایە کاوانە نوێنەری خەڵک بوونایە واتە وەزیر و وزەراگانی هەموو لایەنەکانی لەگەڵ وایە بەڵام ئەوەی کەماڵی کوڕ ڕێناخا بە دڵنیاییە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە ئەوە حقیقەتێکە زۆر بە باسی بابە ئەوڵە ماڵی کوڕ ڕێخاو بە خەڵکی تر بە لایەنەکانی تر ئەڵێ وەرێ بنە خوارە بنەوە لای پێڵەوەکانی من دانیشن من چی مانەیە بڵن الحەمدولله خوانێ بڕێ چۆن ماڵی کوور ئاوا ڕێکخرێ ئەزیزەکەم من پرسیارێکی ترەکەم ئەو ڕێکەوتنامەی لە رووسیا کرا وەزیری دەرەوە کووردە لە بنەماڵەی ماڵی بەرزانیە وشار زێباری لە ئیمزای ڕێکەوتنامە چەککردنەکەیان نەبوو ئایا بابەکر زێباریە کێیە سپاسالاری عێراقا لەژێر دیجلەیە فەوجی دیجلەیە هێزی دیجلەیە لەژێر دەستی ئەوان نییە ئایا کەمە چیە بانێک و دووەوە لەلایەک و خۆیان لە بەغادایان کوتاوە پلە و پایی بەرز و دەسەڵاتی گەورە و پلە و پای چاکیان هەیە و بەڵام لێرەشەوە خەڵکی فەقیرۆژار تیژێن وەڵا وەرن کاکە وەرن هێزە دروزەکەن بەرابەر مالیچی وەڵی مەگەر هەرخوا ڕەحممان پێ بکە. بەڵێ کاک باوکی ئاڵا سوپاس بۆ سەرنجی تۆ شاڵاو لە کەرکووکەوە فەرموو. قوربانم کاتۆ باش. سەرچاوم هەموو کاتێکت. باشی بە قوربان. زۆر سپاس فەرموو. وەڵی بەڕێزەکەم هەر کەسێ ئەڵێ کەرکووک ئێمە لەم شارەیە هەموو ڕۆژە ئەکوژرێن هەموو ڕۆژە تاڕانەکەین ئەچێ هەولێر و سلێمانی لەبەر عەرب شوێنمان نییە لەبەر عەرب ناتوانین بچین هەر شوێنێ هەتا کی باز ئەمە یەکێتی ئەمە پارتی وەرباس مەسئولەکان ئەوانی خەڵکی هەولێر و سلێمان باگە سەیر لە شارەکەمان بکەن هەزاو کاتێکاکە جانجێنە کەرکووک با یەکێتی پارتی لە کوردستان دێبێنن با ئێرە برادین هەمووی بەیەک شێوە بەیەک داکردن یعنی لەوێ سیراعات هەیە سیراعاتی سیاسی هەیە چی هەیە یعنی سیراعاتە سیاسیەکی هەکر هەبێ لەسەر چی بنەمایەکەیە کای شاڵاوە کوتاڵێ لە کەرکووک یەکێتی پارتی لەوێ بە قوربان لەسەر هیچ بنەمایەک نییە ئەمە کۆمەڵی خەڵکی داوەتێت داخۆی لێرە هەرچی عەرب هەیە بڕۆ بە مۆنیکان داوەتی بە دەفتەر پارەیان داوەتی بەس بۆچی بۆی دەنگت بداتێت بە حیاتی عەرب دەنگ ناداتە کورد ئەوە لە مەشیان دەریکەن ئێرە ئاسایش لەکێوی پارتی هەتا ئێسایش هەر بێت دلێ بێکاکە جان دژنەکەت بەرامبەر هەموو شێ ئەمە پێشوەرگەی هاتی یەکێک لەسەر داوای عەرب زیر کوردیان بینی خۆیان داوایەکەن کە پێشوەرگە زیر کوردیان بینی بە هەردوو شیان لە پێشوەرگەیاندا ئەمە ئەساس پێشوەرگە نابژدیەکەن سەتاکەی نازانین بڵێتی وەڵێ کایکی شاڵاو لە کەرکووکەوە وەکو زۆر کەرکووکەکانی تر کە لە بەرنامەیە باسییانەکەێت کە لە کەرکۆی کەزی یەکێتی و ئاسایش یەکێتی و پارتیە لە کەرکووکە هێزی هەردوو لایەن بەجیایی شەکەن بارێزانە مەتاچان تەسیر هەیە لەسەر ڕەوشی کەرکووک بوو ئەوانە هێزێکی چارچێوەکرا و هێزێکی سیستەماتیک نەیان بۆ کە ئەم هێزە پێکەوە بتوانێت ڕەوشی کەرکووک کۆنتڕۆل بکە حتا لە زاکرەی خەڵکی کەرکووکیشە ئەم دوو هێزەی لەسەر بە دوو لایەنی سیاسی سەرکەریمی کوردستان بۆ هەیە لەو شارەیە ڕێباز لە شاری سلێمانی کاک ڕێباز فەرموو. کاکەم کاتۆ باش سەرچاوم وەڵی برا جوانەکەم من بە کورتی تۆزێ شت باسەکەم ئەگەر ڕێگام پێ بن ئەکید فەرموو پێویست ناکە ئێمە باسی نە کەرکووک بکەین نە فەرماندەی دیجلە بکەین نەم شتانە کێشەی کورد لێرەوە دەست پێ ناکە کێشەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان تۆ دەست پێکا کاکە تۆ سەیری کە دوێنێ شۆ لە ئیغبارا من گوێم پێوە بووە ئاوارەکانی سووریا کوردەکانی سووریا تورکیا لێ حدودی لێداخستۆ لێرەوە کۆبوونەوە ئەکرێ لەگەڵ ئێرانە لەماوە کۆبوونەوە ئەکرێ ئەمە هەموو چییە دژی کووردە ئەگە ئێمە ڕاستمان بکردە بمانیستا ماڵی کوردی دروست بکەین ماڵی کوردی ئێستا بە ئێمە دروست ناکرێت ماڵی کوردی ئەزانین چۆن دروستەکە با کابرا تۆپ و تەیارەیە با نازانم چی هەبێ بەس ئەگەر تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکاتۆ دڵی گەنجەکان ڕاستگیرێ ئایا منێکی گەنج کەس ئێستا خۆم بە گەنجدانم زۆر غیرەتیشم هەیە منێکی گەنج ئامادەی ئەوم کە فیشەکێ بۆ کوردستان بتەقێنم کە دوای لەمان باشتر بێنە سەر حکوم ئەی بۆ لە کاتی پرۆسەی ئازادی عێراقا لە 2003 گەورەترین هەل گەورەترین ئاڵتون گەورەترین زێڕمان لە دەبزا هەر ئەوەشنا کاتێک جانتۆ لە سووریایە ئێستا سووریاوە کوردەکانی قاتوقڕی تێکەیە هەتاوەکو ئێستا چی بەدپرسێکی کوردی هەست ساوە باز لە سووریا بکە
بەرخۆدان دروست و ڕاستە لێرە مزارات کرا پشتگیری کوردەکان کرا هەتاوەکو ئێستا چی سەرکردەیەکی کوردی پشتگیریەوەی کرد چی ئەندام پەرلەمانێکی ئێمە پشتگیری کرد کاکە ئەمانە هەموو نییە کێشەیە بۆ ئێمە دروستە بێ کێشەی ئێمە هەر لە کەرکووکەوە دەست پێ ناکە هەر لە مەندەلیەوە دەست پێ ناکە کێشەی ئێمە دیار بکرا کێشەی ئێمە کێشەی ئێمە سووریا کێشەی ئێمە ئێرانە تێگەی بەڵێ کاک ڕێباس بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش ئەمیر لە سەی سایقەوە کاک ئەمیر فەرموو ئێوارە باش سەرچاوم والله بەڕێزگیان بەڕێی من مەسلەیەکی کوردی هەیە ئەڵە باشە مەگە سەگنێت بە ئەم چەندمە لە 2003 بدۆتی من یەک قسەیەک بۆ هاوڵاتیانی بۆ بەڕێزانەی کە ئەڵێن بە هەڵوێسمان یەک دێ و نازانمیشی بازە قسەی مەتاتی ئۆشتانەکەن کاکە با یەک نمونێ بچووک لە ساڵی هەشتاکانە کورد هەموو یەک هەڵوێسی بەرامبەر ئەو ڕۆژێمەکە ئێستا لە بەغایە بەرامبەر ڕۆژەی بەغا بەڵام لە دوای حاصلات دوای نەوەیەک و دوای ئەوەی کە بەرهەمی ئەم کوردایەتیە هاتە بەرهەم تێخوازی پێش ناکەیت خەڵک کاکە من کە حاڵەتێکم لە وڵاتە حاڵەشم بچم بەرەبەرکی سەڵکەم وەڵڵاهی بارکی سەدامزێنی بێتەوە من پێشوازی لێکم و دەست ناخۆش عارف لە کەس نزانەوە کاک عارف فەرموو کاکە ئەم کاتت باش سەرچاوم هەموو کاتێکت ئەو بەڕێزەی تەلەفۆنی گرگوتی هەموو شتەکان دەستی بنەواڵەی بەرزانیە و نەواڵەی بەرزانی نایاڵە شتەکان ڕێکرێت ئەی هەرمان جەلال و سەرۆ کۆمار نەبوونێ نەیەش ئەو ڕێکەوتنە ئەو مالیکی نابرێ ئەی کێ بوو ئیمزای نەکرد کە مالیکی نابرێ هەر سەرۆ کۆمار نەبوو هەر ئەو نەبوو چیە بوو ئەی کێ بوو ئیمام جەلال نەبوو چیە بوو کە سەرۆ مالیکی نابرێ لەسەر دەسەڵات مەسعود بەرزانی ئەی کاک عارفە کۆ تۆشیاڵەی بۆ ئەو وەکو ئێوە ئاڵێن بەرحاڵ بەرزان وەکو بینەری شاڵێن بۆ ئەو خلافەتە ئەو دوو هەڵویستیە لە بەرامبەر پرسە گرنگەکان لە بینی سەرکردەکانی کورد بە تایبەتی سەروی تاڵەبانی سەروی بارزانیا وەکو کاک عارفی سوێتی بوو ئەو هەیە لە سەراتی واقعکەرا بێ تەسیرە مەتا چەند کاریگەرە ئەو بوو هەیە خەلیل لە پردەوە ئەم کاتت باش بەڕێزم سەرچاوم کاکە من مختاری ناحەیە ئاڵتون کۆبری خەلیل عومەر ڕەشید ناسراو بە شەیدارام بەڵێ خۆشحاڵین فەرموو لاوڕێز بۆ بەرنامەکەتان سپاس من حەزەکەم لەسەر کەم و کورتێشی ئەم باسی قواتی دزلا بە تێگڵایی قسە بکەم هیوادارم نەیبڕن ئەکەر بە کورتی لەبارەوە کاتمە زۆر تەحدیدە یەکەم بە کورتی عەبدولەمیر زەیدی کابرایە قایدی جەیشی عێراقی بووە چاوەڕێتی وەک ئەنفالەکان دەست پێ بکاتەوە خەریکی خۆ ئاساسکردنە ئەنفال دەست پێ بکاتەوە لەلای ئەوین وە پرسیارێکەشم هەیە زۆر زۆر مەمنونی پارێزگاری کەرکووک دەبم کە ڕێیەکی دڵسۆزانەی هەیە جەنابی محافظ کاک نەزمەدین ئەمە جێگەی سوپاسە بەڵام بۆ هەندێک ناکەس بەچا ئەوانەی کە دژی بەرزانی قسە دەکەن بەرزانی قوچیەتێک و شەریفێتێکی خۆی هەیە سەرۆکی هەرێم لە ناو خاکەکەی خۆی هەزاران دوژمن لێ پێیا بووە و دەست پێیا بووە ئایا ئەمەی کە باسی بەرزانی دەکە مەسیف چۆلکە ئەوێ چۆلکە سەرۆک بەرزانی قوچیەتی خۆی هەیە جەلال تاڵەبانی بەڕێز قوچیەتی خۆی هەیە ئەوەی ناوی سەرۆک بەرزانی بینی ئەوانە کۆنەجاش و ئەمن کاک خەلیل سپاس پێمان باشە بەڕێزان دیالوگێکی کراوە بێ ئیترا خۆتان ئازادن مەتحی کێ بکەن و مەتحی ڕەخنە لە چێ بگرن ئەگەر ڕەخنەشە بێ با مەنتەقی بێ ئەگەر مەتحەش بێ بە مەتحە لە چارچێوەیەکدا بێ کە گەلێک جار لە حەتە چیتە دەرەوە گوناح لە چارچێوەی دین و ئەدیانە بۆ ئینسان دروستەکە وەکو شرکێک وا لێ دێت مەتحەش بکەن ڕەخنەش بکەن بەڵام هەردووک با مەنتەقی بن بۆی لە جێگای خۆیدا بن قاسم لە دوکانەوە کاک قاسم فەرموو بەڵێ باشی برای بەڕێزم سەرچاوم بەنسبەتی یەکڕێزی کورد لە ناوەخۆی یەک ڕیز نییە چەند حکومەتێک لە هەولێری یەک لە سلێمانی یەک لە دۆک بیتاقەی بنزینی چییە بیتاقەی بنزینی ها لە سلێمانی لە کۆی نایخوا ئیسلێمانی لە کۆی نایدەنێ کۆی لە هەولێرە نایدەنێ باشە دەبێ خەڵکە بگاتە قەنەعەت یەک دەنگ بێتن بەرامبەر بەغدایە نابێت دەبێ ئینسان لە ماڵی خۆی لە ماڵی خۆڕێک ئینجا بێت بچێت بەرامبەری دژمن ڕابوەستێت بەڵێ بەڵێ کاک قاسم سپاس قاسم هەر لە هەولێرەوە بەڵێ ئالو مەرحەبا سەرچاوم ئێوارە باش باشتر کاک قاسم تەلەڤیزیۆنێکت کەسکە و فەرمووە باشە زۆر چاکە کاکە فەرموو کاکە گیان بەواسطەی ئەو ئیزعینگۆ بەڵێ ئەگەر زەحمەت نەبی دووسێ قسەی زۆر جوان دەکەم بەزمەی بڕن ئەگەر قسەی جان بێ خەینە سەر چاومان بووە بڕین بەواسطەی ئەو ئیزعینگۆ ئێوارن ئەو بەرنامەتان هەیە خەرچی تووشی
نفسیت کردیە خەرکێک دادەبستە سەرماری بارزانی کەسێک لە هیچ دنیایشی نازانی ماری بارزانی چیان کردێ و چیان نەکرێت بۆ کوردستان لە بۆ کورد کەسێکی نەزان هەدەکوتیتە سەرماری بارزانی لە هیچی نەزانیە کابرا مەحسیە و قووەتی دیزەی دەکا ئەمن وەکو گەنجێک لە هەولێر ئامادەمە بەرامبەر ئەو قووەتی دیزەی بوەستمەوە ئەو حەز دەکا بێ قووەتی دیزە بێ بەسەر سینجی گەنجەکانی کوردستان بکەویتەوە پشتگیریوی دەکا ئەمن وەکو گەنجێک ئامادە نیمە شەخسی وەچوەی لە ناو ماڵەکەی خۆی دابنیشی مەحتی قووەتی دیزە بکە بەڵێ کاک قاسم سەرنجی توش بێگومان گەیشت سوپاس پێوەند دەکات شەڤان لە کەرکووکەوە فەرموو کاک شەڤان ئەم کاتە باش برا جوانەکەم هەموو کاتێکت باشی براکەم زۆر سپاس برا جوانەکەم من وەک گەنجێکی شاری کەرکووکە لە گوندی گۆڵدەرە دانیشم بەڵێ بەڵێ کاشم قسە بکە هیچ کەسێک حەدی ئەوەی نییە کە ناوی بنەماڵی ما بارزانی بێنێ بنەماڵی ما بارزانی هەزاران شەیدیان بەرزە بنەماڵەکەی خۆیان داوە ئەوان کە لەوەتی هەن مەلا مستەفا هەروتێتی کەرکووک دڵی کوردستانە و دیسەر کاک مەسعود هەرە لێ کەرکووک دڵی کوردستانە بەعزە کەسێک نازان باوکی ئالام و کێوەی بنەماڵی ما بارزانی ئایا کەسێک هەیە لە کاگنێچیر زیرە کرد و بێتە سەرە وەزیرانی هەرێم با ببێ کاک شەڤان ئێمە باسی واقعەیەکەکەین واقعی مە باسی واقع بین باسی پرسێکێکەکەین پرسێکی هەستکارە سەرۆکی یاریمی کوردستان سەرۆکی بزوونەوەی گۆڕان سکرتێری یەکێتی هەموو حسابەکان دژی پێکێنانی ئەم فەرماندەیەنە باس لەوای کرد کە هێزێک لە بەرامبەر ئەمە لەلایەن کوردەوە پێکەین ئێمە باسی ئەو بابەتەکەین ینی ئەو بابەتە ئێمە تکایە با لەسەر ئەو بابەتە قسە بکەین بەڵێ باشە بڵکە قسەکە زۆر جوانە باشە ئایا ئەمانی کە تەلەفۆنەکەن بۆ پەیوەندی بە ئێنارتیواکەن بۆچی باسی کەرکووک ناکەن بۆچی مەسەلەکە گەڕێنەوە بۆ لای سەرۆکی هەرێم و کاک مەسعود و مەسیف و بەڵێ کاک شەڤان سوپاس بۆ سەرنجی تۆ بۆ بەرە کاتمان زۆر زۆر کەمەوە فەرمان لە کەرکووکە دوا پەیوەندێکە زۆر بە کورتی کای فەرمان ئەم کاتە باشکارەوە هەموو کاتێکیت فەرموو بەڕێز سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکم سپاس من وەک گەنجێکی شاری کەرکووک وەک فەرمان کەمال عەلی خەڵکی گوندی کەوەڵام من بۆ باوکی ئالانە چییە پێڵم من خەڵکی گوندی کەوەڵام ئەگە خۆی کردێت یە بەس با خۆی بناسیێنێت ئەمە یەکەم خانە دوێمی خاستم بۆ برا بەڕێزانە ئاڵێت بنەماڵی بەرزانی و بنەماڵی بەرزانی 50 سەیدە سوێدیان داوە بە هەزاران سوێدیان داوە ئێ من وەک فەرمان کەمال عەلی ئێستا بەڕێز بەرزانی بڵێت باڵێ کاک فەرمان ببرە کاتمان زۆر کەم ماوە سوپاس پێوەند دەکێت کاوە ئەحمەد ئەنووسێ هیوادارم هیچ یەکێک لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەرەنگاری فەرماندەی دیجلە نەبنەوە هەروەها هێدی تاقەنە شالێ کارزان ئیبراهیم ئەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان بەڕاستی پێویست دەکات کە هێزێکی وەها پێک بێنرێت بەڵێ تەماشەبان نێژا جادا کوردستانی سەرنجێتوان هەبوون گەلێک جاران ئەم دەخوازی لەسەر تەوەری ئاخفنێ بکەن لەسەر ئاخفنە کەسێکی تەشەنوجا دروست بە کەسین بەرچێدا دە چارچوبێت تەوەری دەرکەبینی بیدارین بوون هاپێدا هەر تەوەرێکم دەستنیشان کەم تنیل سەر تەوەری باوین تکایە حتا سوبەهی ئەم بەرنامەکی دەت خزمەتەوە دەبێنەر شاد و بەختوار بن ئێوار باش